دابەزین چییە؟ مەرج و ڕێنماییەکانی چین؟ چۆن ئەتوانین لە نێوان زانکۆ و پەیمانگەکانی هەرێم دابەزین بکەین؟ لەم ڤیدیۆیە لەگەڵمان بن. سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری لە فۆرمی زانکۆڵاین لە خزمەتتان نابین. خاڵ بە خاڵ وردەکاریەکان سەبارەت بە دابەزین بۆ ئێوەی ئازیز ڕوونەکەینەوە. لەگەڵمان لە هەڵقە و بڕگەکانی پێشودا لە زنجیرە ڤیدیۆکانماندا باسی گواستنەوەمان کرد. ئێستا دێنە سەر بڕگەی دووەم کە بریتیە لە باسکردنی دابەزین، مەرج و ڕێنماییەکانی، شێوازەکانی پڕکردنەوەی فۆرم و بە چ فۆرمێک دابەزینەکەین. دوو درێژی لێرەیە بۆتان باسەکەین. لە خاڵەکان لەگەڵمان بن. لە بڕگەی دووەم خاڵی یەکەم دابەزینی ئاسایی خوێندنی قوتابیان خوێندکارە. با بزانین خاڵەکانمان چین. یەکێک لەو ڕێنمایانەوە لەو ڕێنمایانەی کە هەیە بریتیە لەوەی لە کاتی دابەزیندا بۆ بەشەکان بۆ نمونە بەشێک هەڵەبژێرین لە هەر سیستمێک بێت، لە هەر سیستمێکی جیاواز بێت، واتە پارالێل بێ، ئێواران بێ، زانکۆڵاین بێ، کردیت بێ، هەر بابەتێک بێت. ئێمە ئەبێت کۆنمرەی وەرگیرا و حساب بکەین، واتە ئەو بەشانەی بە پێی سیستمی وەرگرتن ڕەچاوەکرێت بریتیە لەوەی کۆنمرەکەمان بگونجێت بۆ ئەو بەشە بۆ ئەوەی بتوانین دابەزینی بۆ بکەین. هەروەها ئەو قوتابی خوێندکارانەی کە وەردەگیرێنە زانکۆ و پەیمانگەکانی هەرێم مافی دابەزینیان دەبێت بەم شێوەی لای خوارەوە کە باسیەکەین. لە خاڵی ئەلف پێویستە لە قۆناغی یەکەم بێت یا کەسەکە لە قۆناغی یەکەمی بێت و مامەڵەی پاڵاوتنی تەواو کردبێت، واتە بوو بێت بە قوتابی. مەبەست لە مامەڵەی پاڵاوتنی تەواو کردبێت ئەوەیە کاتێک کە تۆ ناوت لە شوێنێک دێتەوە ئەچی هەموو معاملاتەکانت تەقدیمەکەی، شەهادەکەی پۆلی شەشت لەگەڵ خۆتا ئەبێ بۆ ئەوێ تەسلیمێکی بووی بە قوتابی ئەو بەشە. ئەو کاتە فۆرمی ژمارە 4 وەرەگری و کەمترین کۆنمرەی بەش بۆت حسابەکرێ ئەتوانی دابەزین بکەی. ئەوە خاڵی ئەلف. خاڵی بە کەسەکە لە قۆناغی یەکەم مابێتەوە، واتە ئێمە لە خاڵی ئەلفا باسی ئەو کەسانەمان کرد تازە زانکۆڵاینیان پڕ کردوتەوە و وەرگیراوە، معاملاتیان تەواو کردووە بەڵام نەیان خوێندووە، واتە قۆناغی یەکەمیان دەست پێ نەکردووە هێشتا، ئەتوانن دابەزین بکەن. لە خاڵی دووەم ئەو قوتابیان ناگرێتەوە قۆناغی یەکەمیان دواخستە یان مابێتنەوە، واتە ساڵی پێشتر وەرگیرا بێت، دەوامی کردبێت لە قۆناغی یەکەم، جاچە دواخستنی کردبێت، واتە ئیجازەی کردبێت و نەچوبێتە دەوام یا مابێتەوە. ئەو کاتە بە مەرجێک لە 1 ساڵ زیاتر نەمابێتەوە بە پێی فۆرمی ژمارە 3. ئێمە وتمان چەند فۆرمێکمان هەیە لە ڤیدیۆکانی پێشووتر لە گواستنەوە باسمان کردووە کە چەند فۆرمێکمان هەیە بۆ گواستنەوە دابەزین. ئێمە ئەو کەسانی سەرەتا وەرەگیرێن و هیچ داوامێکیان نەکردووە فۆرمی ژمارە 4یان نەدەین. ئەوانەی کە ساڵێک ماونەتەوە یا دواخستنیان کردووە لە قۆناغی یەکەم ئەوانە بە فۆرمی ژمارە 3 ئەتوانن دابەزینەکەیان بکەن. ئەتوانرێت بە هەمان شێوە بۆ ئەو شوێنەی کە خۆی لێ نیشتەجێیە لی دانیشتووە ئەتوانێت گواستنەوە بکات بە پێی کۆنمرەی وەرگیراو لەو بەشەی کە دابەزینەکەی بۆ ئەکات، واتە ئەو شوێنەی کە قوتابیەکە ئەیوێ بۆی بچێت و ئەمەش با چی بۆی حسابەکرێت. وەکو لە خاڵەکانی پێشتر و باسی میچی خوێندنمان کرد، وتمان ئەو کاتەیە کە تۆ ئەگەڕێتەوە قۆناغی خۆت، واتە قۆناغێک دو ئەخری، کاتێک کە تۆ دەرنەچووی لە قۆناغی یەکەم یان دواخستنت کردووە کەواتە ماویتەوە دووبارە لە قۆناغی یەکەمەوە دەست پێکەیتەوە. خاڵی جیم دەرچوو بێت لە قۆناغی یەکەم و دووەم یان یەکەم بۆ دووەم دەرچوو بێت بە مەرجێ ساڵی کەوتن و دواخستنی نەبێت و هەروەها فۆرم ژمارە 3 وەرەگرێت لە ساڵی وەرگرتنیدا، واتە کۆنمرەکەی وەرگیرا بێت لەگەڵ هەژمارکردنی ئەو ساڵە لە میچی خوێندن، واتە هەر قوتابیە قۆناغی یەکەمی تەواو کرد چۆیە قۆناغی دووەم ئەتوانێت دابەزین بکات. باشە بە فۆرمی ژمارە 3 و کۆنمرەکەی وەرگیرا بێت بە پێی ساڵی خوێندنەکەی خۆی، هەروەها لە میچی خوێندن حسابەکرێت، واتە ئەگەڕێتەوە قۆناغی یەکەم هەرچەندێکم لە قۆناغی یەکەم دەرچووە بەڵام ئەیگەڕێنەوە بۆ قۆناغی یەکەم، واتە ناچێتە قۆناغی دووەم و ساڵێکی ئەفەوتێ بەڵام بەشەکەی ئەگۆڕێ و کێشەی نامێنێت. بەڕێزان لێرەوە پێتان ئەڵێم بۆ دڵگەرمی ئێمە و بۆ پێشخستنی کەناڵەکەمان بۆ ئەوەی لە کاتی سێرچ و گەڕانە بە ئاسانکاریەوە بێەوە بێتە پێشەوە، ئەوە لایک و کۆمنتمان بۆ بکەن، کەناڵەکەمان پێشنیارکەم بۆ هاوڕێکانتان بۆ ئەوەی ئەوانیش سودمەت بن. لە خاڵی دال تایبەتە بۆ بەڕێزانەی لە خوێندنی ئێوارانە خوێنن کە مافی دابەزینیان هەیە بۆ هەر بەشێکی ئێواران یا بەشەکانی تریش بەو مەرجەی کۆنمرەکەی وەرگیرا بێت، واتە سەرەڕای خاڵەکانی تری ڕێنمایەکانی پێشووتر نمرەکەی وەرگیرا بێت. ئەوە زۆر گرینگە و بە مەرجێکیش 2 ساڵ بەسەر خوێندنی یا دەرچوونی لە
پۆلی دوانزە تێنەپەڕی بێت واتە لە ئامادەی تێپەڕ نەبوو بێت بە شێوازێک هەر بە ڕێزێک لە ئێواران خۆی نەقل کرد زۆر ئاساییە بۆ ئێواران بێ هەر بەشێکی تر بێ بۆ مەرزەی کۆنمرەکەی وەرگیرا بێ و 2 ساڵ زیاتر تێنەپەڕی بێت بەسەر دەرچوونی لە 6 ئامادەی یا با بڵێن پۆلی دوانزەی ئامادەی. لە خاڵی ها دابەزین ئەو بەشان ناگرێتەوە کە بە شێوەی ڕاستەوخۆ وەکو بەشەکانی وەرزش، خوێندنی ئیسلامی یان هونەرە جوانەکان، پەروەردەی وەرزشی ئەوانە کە ئەچیت تاقیکردنەوەی تیاکەیت و بە شێوەی ڕاستەوخۆ وەرەگیری بە هیچ شێوەیەک ئەوە ناتوانین دابەزینی تیا بکەیت و بەپێی ساڵی خوێندنەکەشیان واتە ئەو ساڵە ئەتوانیت تۆ بچی لێنانە هەموو مەلەفەکان بگەڕێنیتەوە جاریشتر تەقدیم بکەیتەوە ئەوە جیاوازە بەڵام بە شێوەی دابەزین بە هیچ شێوەیەک بۆ ئەو بەشانێک کە بەڕاستەوخۆکرێت ناتوانیت دابەزینی تیا بکەیت. خاڵی واو باسی ئەواکات نابێت ڕێژەی ڕۆیشتن دابەزین بۆ نمونە لە هەر بەشێک 120 زیاتر بێت واتە ئەگەر 100 قوتابی هەبێت تەنها 20 قوتابی ئەتوانن دابەزین بکەن و ئەو شوێنانی کە وەریشیان ئەگرن لە شوێنەکانی دیکەوە نابێت لە 100 زیاتر بێت واتە بە شێوازێک بێت لە 100 تێپەڕ نەکات واتە ئەگەر بتوانن 100 قوتابی وەربگرن دەی بە دابەزین وەرەگرنەوە کەواتە بە شێوازێکە 120 ئەتوانێت دابەزین بکە و 110 ئەتوانێت وەربگیرێت بەڵام لە حاڵەتێکە داواکاری زۆر بوو ئەوە هەموو داواکاریەکان کۆ ئەکرێنەوە لە یەک پرۆسەدا پێش بڕچیان بۆکرێت ئەو خاڵانەی کە هەیەیە ئەو نمرە بەرزەکان ئەتوانن ئەو 100 پڕ بکەنەوە و باقیەکەی دیکەشی ئەیانگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان. بەڕێزان ئاگاداریەکشت بن ئێمە تەنها لە یوتیوبانین بەڵکو لە تیکتۆک و لە ئینستاگراما هەین بە هەمان ناو نیشان بۆیە لەوێش فۆلۆمان بکەن لایک و کۆمنتمان بۆ بنووسن تا زیاتر خزمەتی ئەوەی بەڕێز بکەین. لەسەر بڕگەی دووەم خاڵی دووەم باسی دابەزینی خوێندنی قوتابیان خوێندکاران بە شێوەی سیستمی خوێندنی هاوتەریب واتە پارالێل لە نێوان زانکۆ و پەیمانگەکانی هەرێم باس دەکەین. لە خاڵی ئەلف باسی ئەو قوتابیان ناکەین کە با بڵێن 2 ساڵ یان زیاتر بەسەر وەرگرتنیان تێپەڕ بوو بێت واتە 2 ساڵ زیاتر تێپەڕی بەسەر وەرگرتنیان لە قۆناغی یەکەم یان دووەم دابن ئەوە ئەتوانن داوای دابەزین بکەن بەڵام بە 150 پارالێل واتە پێشتر پارالێل نەبوونە پارەیان نەداوە بۆ خوێندن بەڵام ئێستا ئەتوانن پێشکەش بکەن داوا پێشکەش بکەن دابەزین بکەن بۆ سیستمی پارالێل بە 150 خوێندن پارەی خوێندن واتە ئەگەر شوێنێک 2 ملیۆن وەربگرێت ئەمان ملیۆنێکی خوێندنەدەن. ئەلبەتە لێرەشا پێویستە هەموو مەرجڕێنمایەکانی خوێندنی پارالێلیان تێدا بێت و هەروەها کۆنمرەی قوتابی لەو ساڵەدا وەرگیرابێت لە هەمان کاتیشدا بە میچی خوێندن بۆیان حساب دەکرێت بەڵام ئەگەر میچی خوێندنیان تێپەڕاندبێت ئەوە ئەتوانن بە سیستمی پارالێل بە کۆی گشتی پارەکە واتە 100% پارەکە بدەن و درێژە بە خوێندنی خۆیان بدەن بەبێەوەی هیچ کێشەیەکیان هەبێت. لە خاڵی باسی ئەو قوتابیان ناکەین کە هەڵۆشانەوەی وەرگرتنیان بۆ کراوە واتە لە شوێنێک وەرگیراون دوایی هەڵۆشانەوەی فۆرمەکەیان کردووە ئەو بەشیان نەویستووە یان 2 ساڵ بەسەر واتە ئەوان 2 ساڵ بەسەر وەرگرتنیان تێپەڕیوە یان سڕینەوەی ناویان بۆ کراوە لە ماوەی 2 ساڵ پێشووترا بە شێوەیەک ئەتوانن دابەزین بکەن بە هەمان شێوە بە سیستمی پارالێل بە پێی ڕێنمایەکانی دابەزین و هەروەها شایستەی وەرگرتنیان لە پارالێل واتە 100% پارەی خوێندنیان پێ ئەدرێت ئەوانیش ئەو کەسانی سڕینەوەی ناویان بۆ کراوە یا ئەوەتانی هەڵۆشانەوەی وەرگرتنیان بۆ کراوە. میکانیزمی گواستنەوەی دابەزین ئەلبەتە ئێمە لە ڤیددیۆیەکی پێشووتردا باسی شێوازی گواستنەوەی ئێستامان کردووە کە بە شێوەی ئەلکترۆنی ئەکرێت ئەبێت ئەو قوتابیە هەستێت بە پڕکردنەوەی فۆرمێک لە سایتی ئەلکترۆنیا بۆ دابەزین بە هەمان شێوی گواستنەوە ئێمە وەکوتم لە ڤیددیۆ پێشترەکە باسمان کردووە بۆ ئەوەی بتوانێت معاملاتەکەی دەست پێ بکات و هەموو مەراحلەکان ببڕێت تاوەکو دابەزینەکەی بە شێوازێکی ڕێک و پێک بۆ جێبەجێ بکرێت. بە هیوای سەرکەوتنمان بۆ هەموو لایەک ئێوەش لایک و کۆمنتان لە فکر نەچێ سبسکرایبی کەناڵەکەمان بکەن هاوڕێکانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوانیش بتوانن زیاتر سوود لە کەناڵەکەمان وەربگرن و بە شێوازێک هەموو ڕێنمایەکان وەربگرن تاوەکو تووشی کێشەی گرفتی زانستی و پڕکردنەوەی فۆرم نەبن ئەوانش بە شێوازێکی سەرکەوتوانە کارەکانیان ئەنجام بدەن. ئەوە چییە؟ دووبارەی کەمەوە؟
کرا الله ما بس ما سختتيانه